لە سیناری پێشوان دیاشتی ئەساسیمان باس کرد لەبارەی ئەوەی کە چۆن دوو جیهان جیاوازن وام بۆ باسی جیهانە بایۆلۆجیەکەمان کرد کە لەوێ کۆمەڵە فرمان هەیە ئەو فرمانانە جێبەجێ دەکرێن وە کاتێک دەزانین جیهانێکی تر هەیە ئەگەر هاتووە فرمانانەی کە لە ناو جیهانە بایۆلۆجیەکە هەیە لەو جیهانە جێبەجێ دەکرێن و کۆمەڵە فرمان و دەستوری تر هەبێت لە ناو جیهانەکە بۆ ئەمە حەز دەکەم بگەڕێنەوە بۆ ئەو سەرەتایی کە مرۆڤ لەکوێوە لە جیهانی زیندەوەرەوە دێتە ناو ژیانی طبعا ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەرەتایی مرۆڤایەتی نەکەوەی کە لە ئێستا هەیە ینی کۆمەلگات هەیە تۆ لە کۆمەلگاکە نەریتێک هەیە بۆ پەیوەندی نێرومێر و بەپێ ئەو نەریتە کۆ دەبنەوە و نەوە دەخنەوە بەڵام بەر لەوەی کۆمەلگا هەبێت ئەگەر تەنها نێرومەیەکە بێت یعنی کێشەیەکی گەورە دروست دەبێت لە شوێنێکە کە ئێمە ئەگەر بەپێی دوای ئەوە بیرکەینەوە پرسیارێکمان لا دروست دەبێت کە حەلکردنی ئاسان جا بۆ ئەمە بچینە سەر ئەو پرسیارە و دواتر شتەکە ببینین ئەویش ئەوەیە دەبێت دوو جۆر لە پەیوەندی هەیە جیاکەینەوە پەیوەندی نێوان بوونەوەرەکانی ناو جیهانی زیندەوەرەکان کە بارگەیان جیاوازە لە نێو زیندەوەرانە ئەوەی کۆیان دەکاتەوە وتمان بارگە جیایی بارگەکانیان کەواتە لەوێ هەردوو بوونەوەرێک کە هاو جۆر بوون و جیابارگە بوون یاساکانی ئەو جیهانە وە فرمانەکە ڕێگەیان پێدەدا کۆبوونەوە بەپی ئەم فرمانە بێ ئیمکانی دروستبوونی خێزان نیە خێزان ناکرێت دروست بێت یعنی ئەو جیهانێتە دروست نابێت یعنی هەموو ئەو کاتە لەناو ئەو جیهانە یاساکە ئاوایە مادام تۆ یەکێک لەو بوونەوەرانە بارگەکەت نێرە و لەگەڵ هەر مێیەکە کە لەناو ئەو جیهانە هەیە هاوجۆری تۆیە تۆ بۆت هەیە فرمانی پاراستنی جۆر جێبەجێ بکەیت بەڵام کاتێک ئێمە دێنە ناو جیهانە مرۆییەکە مەرجی جێبەجێکردنی فرمانی پاراستنی جۆر بارگەکان نیە یعنی هەر تۆ لەبەر ئەوەی بارگەکەت نێرەیە ئەویتر بارگەکەی نێیە بۆی نییە لەگەڵ هەر نێرێک لە نێرەکانی ناو ئەو جیهانە کۆ بێتەوە یعنی جایی بارگەکە ڕەوایەتی نادا بکۆبنەوە بەڵام لە جیهانی زیندەوەرەکانە جیایی بارگەکە ڕەوایەتی دەدا بە کۆبوونەوە لێرە شتێک هەیە دەکرێت مەرجدار کرابێ بەڵام بە شکڵێکی سروشتی لاندێ زیندەوەران مەرجدار کرابێ کە بۆ نمونە ئەگەر هاتوو لە دوو زیندەوەر وەچەیەک کەوتەوە وەچەکە نێر بوو ئەم وەچەیە بە سروشتی ئەوەی وەکو نەریتیادان داوە کە بۆی نەبێ بۆ نمونە لەگەڵ مێیە باوانەکەی کۆ ببنەوە بۆ خستنەوەی نەوەیەکی و هەندێک نەریت هەیە لەناو زیندەوەرەکانە لەوانەوانەی سەرقاڵی بایۆلۆژی جیایان بکەنەوە بەڵام ئەو نەریتەی ناو خێزان کە لە خێزانە هەیە ئەم نەریتە تاوان سروشتی نییە ئێمە بە سروشتی تیامانە نییە بە سروشتی ئێمە یەک شتمان تایە ئەویش ئەوەیە وەکو زیندەوەرێک هەر کەس بارگەکەی نێر بوو بۆی هەیە لەگەڵ هەر مێیەکا کۆ بێتەوە
وهر کەس بارگەکەی مێبوو بۆ هەیە لەگەڵ هەر نێرەکە کۆ بێتەوە بۆ ئەوەی نەوە بخاتەوە، ئەمە داواکاری فەرمانی پاراستنی جۆرە. بە سروشتی وەکو وتم لە هەندێک زیندەوەرە هەندێک نەریت دانراوە و لە هەندێکیشانە نەریت دانراوە، هەر فعلەن یعنی وەکو بڵێ هەر مێیەک لەگەڵ هەر نێرەکایە هەر نێرێک لەگەڵ هەر مێیەکە بۆ هەیە کۆ بێتەوە. ئێمە لێرە دەدەین بۆ ناو خێزان کە منداڵێک دێتە ناو خێزانەوە لە ڕێگەی نێرێک و مێیەک دێتە ناو خێزانەوە کە پەیوەندیەکیان بە نەریتێک دانراوە، بەڵام ئەو نەریتە لە ناو کاتێکە ئەمە خێزانە ئەو نەریتە نەریتە سروشتەکە نیە. بۆچی؟ چونکە لە ناو نەریتە کۆمەڵایەتێکە هەر مێیەک بۆی نییە بۆ جێبەجێکردنی فەرمانی پاراستنی جۆر لەگەڵ هەر نێرێکە کۆ بێتەوە. نەگەر ئەوە ئەوانەی کە لە ناو یەک خێزانە کۆ دەبنەوە فەرمانی پاراستنی جۆر هەڵدەپەسێتێت، یعنی دەبێت ئیشی پێ نەکرێت، یعنی لە ناو خێزانەکە ئیشی پێ ناکرێت. لەبەرەوە نێرمەکانی ناو خێزان بۆیان نییە لەوێوە کە نێرن یامێن لەگەڵ یەکتریا کۆ ببنەوە بۆی فەرمانەکە جێبەجێ بکەن. کەواتە فەرمانێکمان هەیە چی دەکات؟ فەرمانە تەبەیەکە ڕادەبێت. وە لێرە پەیوەندی ڕەگەزی دەگۆڕێ بۆ پەیوەندی خوێنی. پەیوەندی خوێنی پەیوەندی بە نێرومێیەتیەوە نییە، یعنی کە کۆمەڵێک لە یەک باوان و خێزان دروست دەبێت پەیوەندیەکی خوێنی لە بەینیانە دروست دەبێت. وای پێ دەڵێن وشەکە دەقیق نییە، پەیوەندی خوێنی قسەیەکە وەکو بڵێ هەر ئاوا هەیە من دەیەنم بۆەوەی مەبەستەکە یعنی ڕۆشنکردن. یعنی ئەوانەی لە یەک باوانن بۆیان نییە کە فەرمانی پاراستنی جۆر جێبەجێکەن. جگەر لەوەش کە بۆیان نەبوو ئەو کاتە یاسایەکی کۆمەڵایەتی مرۆیی هەیە کە پەیوەندی نێرومێکان بۆ جێبەجێکردنی فەرمانی پاراستنی جۆر دیاری دەکات و دەبێت لەمە لانە دەیت نەک لەوەی تریان. یعنی تۆ فەرمانی پاراستنی جۆر دەبێت بە چوارچێوەیەکە بە مەرجێک و لەناو ئەو نەریتە جێبەجێ بکەی و ناو بۆ نیە جێبەجێ بکەی. بەڵام لەناو جیهانی زیندەوەرەکانە ئەمە فەرمانەکە بەبێ ئەم نەریتەی تر کە دانراوە و نەریتەکەی تر نەفی دەکاتەوە ئەبێت و نابێت دروست دەکات جێبەجێ دەکرێت. ئەمە لە حاڵەتێکە ئەگەر هاتوو لەناو ئەو زیندەوەرە جۆرە لە زیندەوەرە یاسایەکی سروشتی نەریتێکی سروشتی ناتبوو کە فەرمانەکە بە پێی ڕەگەزەکان بارگەکان جێبەجێ دەکرێت ئەوە نەفی کاتەوە و شتێکی تر بخاتە جێگەی. ئەگەر وا بێکەواتە مرۆڤ کاتێک کە خێزان دروست دەبێت ئیتر مرۆڤ کەوتۆتە ناو جیهانێکی تۆ. بۆچی؟ چونکە فەرمانی جیهانەکە بە نەریتێک جێبەجێ دەکات کە لێ دش دەبێتەوە لەگەڵ نەریتەکەی پێش و لە شوێنێکە. بۆ نمونە لە ناو خێزانێکە ئەگەر ئەو فەرمانە جێبەجێ بکرێت ئەو کاتە خوشک و برا دەبێت لەو بتوانێت لەو پەیوەندیە. بەڵام ئەم فەرمانە مرۆییە ئەو پەیوەندیە چی دەکات؟ ڕادەبێت. کە ڕای کردیانی ئێمە لەناو یانی پەیوەندیش نێرومێ لە ناو خێزانە کولەن یعنی بە قەواتی پەیوەندێکی بایۆلۆژی، یعنی خوشک و برا پەیوەندێکی بایۆلۆژیانەیان نییە. دایک و کچ، دایک و کوڕ، باوک و کچ ئەمانە پەیوەندیەکی بایۆلۆژیان نییە، چونکە لە نێوان ئەمانە شتێک نییە بە ناوی فەرمانی
جێبەجێکردنی فەرمانی پاراستنی جۆر. دوو کاینی غەریبەیە لەناو خێزانە کە ڕەبتیان بە جیهانە بایۆلۆجیەکەوە هەیە و ئەو دوانە لە پەیوەندیەکەیان کە هەیە ئەم پەیوەندیە تەنها لەناو ئەوانە هەیە وەکو پەیوەندیەکی غەریبە، پەیوەندیەکی گشتی نییە کە لەبێنی ئەوانی ترا هەبێت. بۆ نمونە لەناو خێزانە کچ یا مێ بۆ برا خوشکە، بۆ دایک کچە، مێ وەکو دایک بۆ ئەم دایکە، بۆ مێردەکەی شتێکی ترە، باشە مێردەکە باوکە، بەڵام باوک نییە بۆ دایکەکە. یعنی پەیوەندی لێرە و پەیوەندی کەخی خێزانیە باوک، دایک، خوشک، برا، باوک و دایک لەناو ئەم جیهانە خێزانیەکە یاسای فەرمانی پاراستنی جۆر جێبەجێ ناکەن. یعنی بەوە دایک و باوک نین کە بۆیان هەیە دەتوانن فەرمانی پاراستنی جۆر جێبەجێ بکەن. بۆچی؟ چونکە دایک لە پەیوەندی لەگەڵ باوکە دایک نییە، لە پەیوەندی لەگەڵ مناڵەکەیە دایکە. باوک لە پەیوەندی لەگەڵ مناڵەکەیە باوکە، نەک لە پەیوەندی لەگەڵ مێکەی کە مناڵەکەی خستوەتەوە. کەواتە دایک و باوک دۆخێکی ئەم دوو ئینسانەیە لەناو خێزانەکە. بەڵام ژن و مێرد یا ژن و پیاو، لێرە پیاو بە مانای ئەوەی کە ژن لە پەیوەندیا لەگەڵ مێیە، نێرومێ لە پەیوەندیەکانیانە بۆ پاراستنی، بۆ جێبەجێکردنی فەرمانی پاراستنی جۆر دەبن بە ژن و مێرد، ژن و پیاو. بەڵام ئێمە جۆرێکی تر لە ژنمان هەیە کە پیاو نایکا بە ژن، دۆخێکی تری ژن هەیە، و جۆرێکی تر لە پیاومان هەیە ژن نایکا بە پیاو، لە دەرەوەیەت پەیوەندیەیە. ئەمە شتێکی ترە. ئەمە تەبان لە خێزانیش دەردەچێت، دەچێتە ناو کۆمەلگاوە. یعنی پیاو بە مانایە کە دەڵێن ئەو کەسە مەردە، پیاوە، ئەوەیە، یا ئەوەش ژنە، شێرە ژنە، یا ئەمە دۆخێکی تر ژنە. ئەسڵەن دۆخی ناو خێزانیە، دۆخی ناو کۆمەلگایە. یعنی ژنە بەنسبەت وەکو بڵێی چۆن ژن دایکی ناو خێزانە، ئەم ژنەی تریان کە بە پیاوەکە ژن نییە، دەکرێت شوشی نەکردبێ بەزە و ژن بێت. ئەم ژن دایکی کۆمەلگایە. یعنی ڕۆڵی دایکی کۆمەلگا دەبینێ بەنسبەتی ئەو ژنەوە، وەکو بڵێی هەموو ئەوانەی کە هەن دایکی هەمویان هێت. یا بەنسبەت ئەو پیاوەوە کە ئاوایە لێرەوەیە کە جیاوازی لە بینی مناڵەکەی خۆی و مناڵەکەی ترا ناکات. ئەوە یەکشە، یەک حاڵەتی بۆ وەربگیرێ. ژنەکە جیاوازی لە بینی مناڵەکەی خۆی و مناڵەکەی دراوسەکەیان ناکات. و ئەم ژنە بە مانایەکی تر ژنە. ئەم ژنە پیاو نەیکردووە بە ژن، یعنی لە پەیوەندیەکەیان لەگەڵ پیاوە نەبووە بە ژن. و ژنەکەش پیاوەکەش لە پەیوەندیەکەیان لەگەڵ ژنە نەبووە بە پیاو. یعنی نە پیاوەکە ژنەکە کردوێتی بە پیاو، نە پیاوەکەش ژنەکەش پیاوەکە کردوێتی بە ژن. یعنی ژنیەتی و پیاوێتی ئەوان لەو پەیوەندیان نییە. ئەمانە دەکەونە دەرەوە لە دواتر دەبێت باس بکرێت لە پەیوەندی نێوان خێزانەکانە و لەناو خێزانە گەورەکان دەبێت باس بکرێت. یعنی ئەو خێزانەی کە کۆمەڵی خێزان لەخۆ دەگرێت. و ئەم ژن و پیاوانە فعلەن ئەوانن کە لەناو مێژووانە، ئەوانن کە مێژوو باسییان دەکات. یعنی ژن و دایک و باوکی ناو خێزان یا ژن و پیاوی ناو خێزان ئەمە ناچێتە ناو مێژووە. بۆچی؟ چونکە وەزیفەیەکی بایۆلۆژیە، وەزیفەیەکە کە ئەمانە فعلەن یعنی ڕەبتی بینە لەسەر بەرزەخی نێوان جیانە بایۆلۆژیەکە و جیانە مرۆیەکە وەستاوە. تەنانەت لە ناو خێزانە دەبێت یعنی شوێنیان کاتێکە لە دۆخی ژن و پیاوان دەبێت شوێنێکی تایبەتی جیاوازیان هەبێت کە لە ناو خێزانەکە بەدەرە، وەکو وایە ئەوەی کە هەیە بشارێتەوە لەو جیهانە. بۆچی؟ چونکە ئەمانە غەریبن بە خێزانەکە وەکو ژن و پیاوە، چونکە پەیوەندیەکە تەنها لە بینی خۆیان هەیە، وەکو دایک و باوک پەیوەندیان لەگەڵ مناڵەکان هەیە.
ئەمەی تر تەبەن بە نەریتێکی کۆمەڵایەتی ئەمانە دەبنە ژومێردی یەکتری ڕاستە بە نەریتێکی کۆمەڵایەتی بوون بەڵام وەزیفەیەکیان هەیە وەکو ژن و مێرد کە ئەویش فرمانی پاراستنی جۆرە بە معنە بایۆلۆژیەکەی نەک بە معنە مرۆیەکەی یعنی ئەمە وەزیفەیە کە لە ڕاستیا بۆ ژیان بایۆلۆژیەکەی ئەنجام دەدەن یعنی جۆرە بایۆلۆژیەکەی ئێمە دەپارێزن و ئەم کۆبوونەوەیە بەڵام بۆی نییە ئەگەر بێت و ڕەوایەتی لە نەریتێک وەرنەگرێت کە لە ناو ژیانە مرۆییەکە هەیە بەو نەریتە و دوانە بۆیانەیە کۆبنەوە بۆ ئەوەی فرمانی پاراستنی زۆر جێبەجێکرد یعنی وەکو وایە گیانە مرۆییەکە ئەمانەی با قەرز وەرگرتبێ لە ژیانە بایۆلۆژیەکە و بیانێنێ لێرە ئیشێکی تریان پێ دەکا بەڵام بۆ ئەویش پارافرمانی جێبەجێکردنی پاراستنی فرمانی جۆرە بەڵام بۆ گیانە مرۆییەکە جێبەجێکردنی فرمانی پاراستنی جۆر نییە ڕێک بە پێشەوانەوە جێبەجێکردنی فرمانی پاراستنی تاکە بۆچی چونکە تاکی ناو گیانە مرۆییەکە خێزانە نەک من تاکی کە تاکێک خێزان تاکەکەیە و ئەمانە ئەم دایک و باوکە ئەم ژن و پیاوە کە کۆ دەبنەوە هەر وەکو ئەو وایە کە زیندەوەرێک دەچێت خۆراک دەخوا بەم خۆراکەی کە دەیخوا ئەندامەکانی لەش گەشە دەکەن تازە دەبنەوە خانە دەچێتە شوێنی خانەی تر بەهێزتر دەبێت لەش گەورەتر دەبێت بەهێزتر دەبێت بەڵام هەر منم یعنی ئەو لەشێک کە بە خۆراکەکە بڵێن لەشی منداڵێکە ناوی ئازادە ئەم جەستەیە هەر ئەو کاتێک کە هەیە بە مناڵی هەتا ئەو کاتێک کە هەر گەورە دەبێت هەر ئازادە ناسنامەکەی خۆی لە دەست نادا وەکو تاک بەڵام لەناو خۆیان چی دەگۆڕێت جەستەی بەهێز دەبێت یعنی گەورە دەبێت باشە خێزانیش لە ڕێگەی یعنی ژن و مێرد لەبەرەوەی ڕەبتیان بە گیانە بایۆلۆژیەکەوە هەیە و ئەوان لە ڕێگەی گیانە بایۆلۆژیەکەوە خۆراک دروست دەکەن بۆ خێزان وەکو تاکێک لە ناو جەستەی خێزانەکە وەکو چۆن لە ناو جسمی ئێمە ئەندامەکانی گیانێک هەیە ئەو گیانانە بوونەوەری جیاجیای هەیە و نەریتێک هەیە بۆ پەیوەندیان بڵێن بۆ نمونە کۆ ئەندامی هەرسە کۆ ئەندامی لێدانی دڵە هەناسەیە چوزانم ئەمانەی کە هەیە هەمویان بە سیستەمێک ڕەبتن بە یەکەوە بەبێ ئەوەی ئێمە بیریان لەکەینەوە بەبێ ئەوەی ئێمە ئاگامان لێ بێ لەناوەوە هەر یەکەیان ئیشی خۆی دەکات ئەی ئێمە چی دەکەین بۆ ئەوان ئێمە خۆراک دەدەین بەوان کە ڕستەیان دەدەینێ بۆ ئیشەکەیان لەناو خێزانیشە ئەم ئەندامانەی خێزان یانی کۆ ئەندامێک هەیە کۆمەڵی ئەندامە ئەم ئەندامانە ئەم منداڵی کە دێ ئەندام نییە ئەم منداڵە خۆراکی خێزانەکەی و ئەم منداڵە دەبێت لە ڕێگەیەوە کە دێنێتە ناو ژیانە ئینسانیەکەوە دەکرێت بە ئەندام دەبێت بە برا بۆ خوشک و براکان دەبێت بە کوڕ بۆ دایک و باوکەکە یعنی دێتە ناو ئەو گیانە ناوانە هەمووی هی گیانە مرۆییەکە گیانەکەی ناو خێزان کەواتە بۆەوەی خێزان بەهێز بێ دەبێت چی بکات دەبێت مناڵی زۆر بخاتەوە لە ڕێگەی خستنەوەی مناڵی زۆرەوە چەند منداڵەکانی زۆر بن ئەو خێزان هەر خێزانی فلانە کەسە یعنی ناسنامەی خێزانەکە ناگۆڕێت کەواتە لە ژیانە کۆمەڵایەتێکە ئەو نەریتەی کە هەیە ڕێگە دەدا بە نێرومەیە کۆ ببنەوە مەبەستێکی تری هەیە جیاواز لەو مەبەستەی کە لە گیانە بایۆلۆژیەکە هەیە لە گیانە بایۆلۆژیەکە ژن و پیاوەکە چی دەکەن جۆرەکە دەپارێزن فرمانی پاراستنی جۆر دەکەن بەڵام بۆ خێزانەکە کە ئەم منداڵە بوونێکی بایۆلۆژیەیە دێنە ناو گیانە ئینسانیەکەوە فرمانی پاراستنی تاک جێبەجێ دەکەن چونکە بەوە خێزانەکە دەمێنێتەوە نازانم وازەحە چۆنە
خێزان بەمە دەمێنێتەوە خێزان ئەگەر منداڵەکان بمرن بەرەبەر ئیتر خێزان هەڵدەوشێتەوە منداڵێک مرد دەبێت منداڵێکی تر بخەیتە جێگەی و خێزانەکە تا چەند منداڵەکانی زۆر بن جاران کە هاوابیر کراوەتەوە لەوەی کە هەتا بتوانن ژن و پیا و منداڵ بخەنەوە ئەمە بۆچی بۆ ئەوەی خێزانەکە بەهێزکە ئەو کاتە مۆزوعی ئیش و کار و کۆمەڵێکشت دەبوو ئەوەی کە ئەو ماڵێک کە منداڵی زۆری هەبووە کە بەتابەتی پیا و لێرە تاوانێتە جیاوازی تۆزە ڕەگەزیش تۆزێک نازۆر دروست دەبێت لە بینی نێرومێکانە بە حکمی ئیش یعنی ئەم جیاوازە من پێم وایە لە ناو جیاوازی ڕەگەزی ژن و پیا و لە ناو ئیشە لە ڕاستیان دروست دەبێت پەیوەندی بە ئیشەوە هەیە پیاوەکان نێرەکان باشتر مەکینەیەکی باشترن بۆ ئیش لە مێیەکان لەکوێ لەو سەردەمەی کە کۆمەلگای پشت و کاڵی هەیە تەمان ئەو سەردەمە تازەی کە دێ ئامێر دەخاتە جێی هێزی بازوو و شتەکان دەگۆڕێت چونکە ئەو کاتێک تر بە پێی ئیش و هێزی بازوو باهاکان دیاری ناکرێت ئەو کاتە ئامێرێک دەتوانێت بەقەدەر 100 پیاوەش کات ئەو کاتێک تر معنە نییە ئەگەر وابێ تر وەکو بڵێ ئامێرەکە دەبێت بەهایەکی باڵاتری لە ئینسانەکان بدەیت لێرە ئەم منداڵە لە ڕێگەی پەروەردەوە وەک کەرەستەیەک وایە خێزانەکە بیخوا دواتر چی لێ دروست دەکات یا برایەکی لێ دروست دەکات یا خوشکێکی ئەگەر ڕەگەزەکە بڵێ بە پێی بانگەکەی یا دەبێت بە خوشک یا دەبێت بە برا یا دەبێت بە فڵان یعنی دێتە ناو خێزانەکە و بێ ئەمە خێزانەکە تا دێت بەهێزتر دەبێت ئەمە پاراستنی خێزانە یعنی خێزان لە ڕێگەی منداڵەوە چی دەکات بەرگری لە خۆی دەکات و خۆی دەپارێزە یعنی یاسای فرمانی پاراستنی تاک جێبەجێ دەکات بەڵام بۆ گیانە بایۆلۆژیەکە چییە؟ فرمانی پاراستنی جۆرە یعنی شتەکە پێچەوانەیە بۆ ئەم دیوژیانەکە فرمانێک جێبەجێ دەکەی بۆ ئەوی فرمانێکی تر جێبەجێ دەکەی کەواتە ئەم گیانە جیاوازە لەو گیانە چونکە ئەمەی لە بەرهەمی جێبەجێکردنی فرمانی پاراستنی جۆر دەکەوێتەوە دەبێتە بابەت بۆ فرمانی پاراستنی تاک لەلایەن خێزانەوە یعنی لەناو یەکە کۆمەڵایەتێکە تەمان ئەمە دواتر خێزانیش لەگەڵ خێزانەکانی ترە چونکە ئەو کاتە یاسای پاراستنی جۆرەکە لە ڕووی بایۆلۆژیەوە ممکن نابێت ئەگەر بێت و تۆ لێرە دادخست بێت لە ناو خێزانە کە نابێت نێرومێکان پێکەوە ئەو فرمانە جێبەجێ بکەن ئەو کاتە دەبێت چی بێت؟ دەبێت خێزانێک لە خێزانێکی تر مێیەکی خێزانێک و نێرێکی خێزانێک کۆ ببنەوە بۆ ئەوەی فرمانی پاراستنی جۆرجێ بکەن جا ببێنە پێش چاوتان بەر لەوەی کە خێزانەکان هەبن بەر لەوەی خێزانەکان هەبن ئەو کاتە لە ناو جیهانی بایۆلۆجیا ئەم دایک و باوکە ئەم ژن و نێرومەیە فرمانەکان جێبەجێ کردووە و منداڵ کەوتووەتەوە خێزانیش دروست نەبووە ئەگەر وا یعنی بێن ئەوە تەسویری کەین بیبین لە ناو جیهانە بایۆلۆجیەکانەکەین و ئێمە نازانین بەڵاستی چۆن بۆ سەرەتا بەڵام کاتێک ئێمە بۆ نمونە بیل لەوە دەکەینەوە لە سەرەتاوە ئادەم و حەوا ئەو کاتە و پرسیارە دروست دەبێت باشە ئادەم و حەوا منداڵیان دەبێت کە منداڵیان دەبێت بۆ ئەوەی یاسای فرمانی پاراستنی جۆر جێبەجێ بکرێت دەبێت خوشک و براکان ئەوانە دەڕووی هینەوە تر خێزانێن دەبێت لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی خوشک و براکانەوە یان خوشک و براکان فرمانی پاراستنی جۆر جێبەجێ بکەن یعنی خوشک و براکان دەبێت زەواج بکەن بۆچی چونکە خێزانێکی تر نییە تا ئەمە ڕوو بدات وەکو وابێت ئەگەر ئەمە وابێت لەو سەردەماوە چۆنە خوشک و براکان خێزانی تازە دروست دەکەن دوایەوە ئەوان دروستیان کردووە چیان خستەوە ئەو کاتە فعلەن یعنی لە قۆناغی یەکەما خێزان نییە لە قۆناغی دووەما دەبێت خێزان دروست بێت بۆچی چونکە لە قۆناغی دووەما کە خێزان دروست بوو ئەو کاتە ئەم نێی هەیە ئەو نێری هەیە
ئەو کاتە ئەمانە لە یەک خێزانانی لە دوو خێزانی جیاوازن کەواتە بۆیانەیە فەرمانی پاراستنی ژۆژێ بجێ یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتا ئەگەر ئەمە وابێت کەواتە خێزان جارێ لە قۆناغی یەکەما دروست نەبووە خێزان لە قۆناغی دووەما دروست دەبێت یعنی نەریتی خێزان لە قۆناغی لە نەوەکانەوە دوای ئەوان دروست دەبێت ئەمە تەمان مەوزوعێکی ئاڵۆزە بەڕاستی یان وەکو برێشتێکە دەبێت ئەتیقادە دەبێت هینەکە لەناو ئاینە بێت یا وەکو لە ڕووی زانستیەوە ئێمە شتێکی تا ئێستش وامان لە بەردەسانیە کە ئەمە چۆنەیە ئایا سەرەتا دوو مرۆڤە بوون یا چەند مرۆڤێکە بوون بەڵام وەکو بیر و باوەڕ ئەوەیە کە ئادەم و حەوا هەبوو وە لەوان کۆمەڵێنەوە کەوتونەتەوە و ئەمەش وەکو بڵێ وەکو تێکست وازەح نییە ئایا لە پەیوەندیەکە لە بینی خوشک و براکانە هەبووە یانە حکایەتی تر هەیە کە لە دەرەوەی تێکست کە باس لەوە دەکا کە هابیل و قابیل یعنی کێشەکەیان لەسەر ئەوە بووە کە زەواج لەگەڵ خوشکەکانیانە بکەن ئەو بووە کە هەردووکیان یەک دانیان ویستووە و جەنگەکە لەسەرەوە ئەمە تەمان شتێکە لە دەرەوەی تێکستە بەڵام لەناو تێکستەکە باس لەوە دەکا کە ئەم دوانە کاتێک ئێمە تێکستەکە دەبینی سێر دەکەین باسی لەم مەوزوعە ناکە باسی مەوزوعی تەقوا دەکا کە ئەم دوانە هەردووکیان قوربانیان کردووە یەکێکیان قوربانیەکەی قبوڵ بووە و یاوی تریان قوربانیەکەی قبوڵ بووە وابیل کە دەیەوێت ئەم بکوژێ قابل کە دەیەوێت هابیل بکوژێ لە ڕێگەی ئەوەیە کە بۆچی ئەوەی ئەو قبوڵ بووە بۆچی ئەوەی ئەم قبوڵ بووە و ئەویش هابیل دەڵێت تۆ ئەگەر دەست درێژ بکەی بۆ من دەست بۆ تۆ درێژ ناکەم طبعا ئەمە دەستێکی زۆر بەڕاستی گەورەیەتی هەیە اینکە کە بینی لێ دەکەیتەوە لێرە بۆچی هابیل بەرگری ناکات بۆچی قابیل دەست درێژی دەکات طبعا بەپی تێکستەکە هابیل بە قابیل دەڵێ قبوڵبوونی ئەوەی کە دەیکەیت ڕەبتی بە تەقواوە هەیە و ئەمەی کە لێرە هابیل دەست درێژ ناکات ئەگەر تۆ دەست درێژ بکەی ئەمە تەقوایە یعنی کاتێکە ئەوی تر زوڵمت لێ دەکات بەڵام تۆ ناچێتە ناو ئەو ململانەیەوە بۆ ئەوەی زوڵم نەکەی بۆچی چونکە تۆ ئەوەت پێ باشترە زوڵم نەکەی تا زوڵم یعنی زوڵمت لێ بکرێت تا زوڵم بکەی ئەمە تەقوایە وامە تەمان لای سوکراتیش هەیە سوکرات پێی وایە مرۆڤ زوڵمی لێ بکرێ باشترە لەوەی کە زوڵم بکا و لێرە هابیل قبوڵی زوڵمەکە دەکا بۆ ئەوەی زوڵم دەکا باشتر یا کەمتر خراپ مەوزوعەکە لە خراپیانی یعنی مەوزوعەکە لەوەیە کە تۆ زوڵمە کرد دەکەویتە ناو نەعەدالەتی دەکەویتە ناو نەحەقی بەڵام کە قبوڵی زوڵمت کرد لێرە تۆ یعنی قبوڵی زوڵم نا یعنی زوڵمت لێ بکرێ تۆ بەوەی کە زوڵمت لێ بکرێ ئینسانێکی خراپ نیت ئەخر ڕێت نەداوە تۆ ناتوانی بەرگری بکەی بۆ بۆت نییە بەرگری بکەیت بۆت نییە بەرگری بکەی بۆ نمونە ئەگەر لە بەرگریکردنەکەتا لەوانەیە زۆر بکەیت لە بەرگریکردنەکەتا دڵنیانی کە تۆ نابیتە متعەدیەکە تەعەداکەرەکە و ئەمە خۆ ئاسان نییە یعنی تۆ بتوانین لەویا چی بکەیت و چی نەکەی یعنی چۆن بتوانم فەرزەن ئەو تەعەدایی ئەوی تر دەیکا لە حدودێکا ڕایگرم کە من زیاتر لەو نەشم یعنی بتوانم لە حدودێکا ڕایگرم حدودەکە تێنەپەڕێم و من تەعەدا لەوە بکەم ئێستا شەڕی خیاڵەتی لەکوێوە دروست دەبێت و شەڕ عمومەن لەکوێوە دروست دەبێت و یعنی شەترەنجەکە جوڵەی یەکەم لە چی دەدا جوڵەی یەکەم وەکەوە وایە من بۆگزێک لە کەسێک بدەم کەسەکەش بۆگزێکت لێ بداتەوە ئەی باشە ئەگەر کەسەکە بەتونتر لێم داتەوە من حەق وەرە دەگرم بۆگزێکی تری لێ دەمەوە منیش لێی دەدەمەوە یعنی شتەکە یەکسان نابێتەوە ئەم شەڕە چی دەبێت دائما من حەقم هەیە لەو بدەم و
ڕەوایەک قەولی داوە باش تۆڵەکردنەوە ئەی تۆ دەبێت چی بکەی لەوێ ئێ بۆ ئەوەی ئەو هەموو خوێنە لە دوای تۆ نەڕژێ دەبێتەوە بە جۆرێک لە جۆرەکە خوێنەکە ڕابی وەلەویا کە تۆ دەتوانی خوێنەکە ڕاگری یانی چی یانی تۆ قوربانیەکت لەویا داوە بەڵام یەک دنیا کەست لە کوشتن ڕزگار کردووە یعنی بە پێی دینەکە وەزیفەکە دەگۆڕێ من ناتوانم ئێستا بڵێم دەبێت سیاقەکان بێنن و سیاقەکان تەحدید بکەن بەڵام ئەوەی کە ئاشکرایە ئەوەیە کاتێک من زوڵمم لێ دەکرێت بەوە نابم بە ئینسانێکی خراپ و کاتێک من زوڵم دەکەم لەمە بە ئینسانێکی خراپ ئەمە مەوزوعی ئەخلاقە یعنی دەچێتە ناو بواری ئەخلاقەوە و لە بواری ئەخلاقا لە ڕاستیا کەسێک دەتوانێت کایەنێکی ئەخلاقی بێ و کایەنێک بێ خۆپارێز بێت لە ناحەقی دەبێت مەوزوعی ماف بەر لە هەموو شتێک بزانێ کە ماف شتێکە و حەقی یا ڕازبی یا عادلبی یا ئەمانە شتانێکی تر یعنی کەسێک کە مافم دەخوا منیش مافی دەخۆمەوە کەسێک کە یعنی عەدالەت لەویا ببینێ کە منیش مافی بخۆمەوە هەرگیز ناتوانێ عادل بێت یعنی کەسێک ئەگەر ئیستعدادی نەبێت لە شوێنێکی دیاریکراوە یعنی دەبێت ئەسڵەن شتێک نەبینێ ئەمە مافیەوە و ئەم بۆ ئەوەی ئەم مافە وای لێ نەکات نەتوانێت بیر لە عەدالەت بکات دەبێت ئەمە نەفیکە لە ناوخۆیە نەفیکردنەکەی بۆ معنایە ناکەن نەیەوێ ئەمە مافی ئەو نییە بەو معنایی کە نەیخاتە ناو قمارەکەەوە نەیخاتە ناو یاریەکەەوە جەنگی لەسەر بکا بۆەوەی بەدەستی بێنێ ئەگەر ئەمەی تیابوو ناتوانێت لەوێ ناتوانێت حاکم بێت یعنی دابنێم ئێمە کۆمەڵێکی توزانم باوکمان مردووە میراتێکی زۆرمان بۆ جێماوە هەر یەکەمان جەنگی چی دەکات جەنگی بەشەکەی خۆی دەکات ئایا ئێمە دەتوانین یەکێکمان دەتوانێت لەوانەیە کە جەنگی بەشەکەی خۆی دەکات عەدالەت یینەکە نیشاندا کە چی عادلانێ تۆ دایمە چاو لەم بەشەکەی خۆتە چۆن دەتوانی تۆ هەموو شتەکان ببینی یعنی تۆ لەم حاڵەتە کە چاوت لە بەشەکەی خۆت بوو تۆ لە ناو یاریەکەی لە یەک کاتا دەتوانی عادل بی دەبێت تۆ لە یاریەکە هاتبیتە دەرێ و بۆ معنایە لە یاریەکە هاتبیتە دەرێ یانی بەلاتەوە ئاسایی بێ ئەو مافەی کە هی تۆیە وەری گریت یا وەری نەگریت چونکە ئەوەی کە دێتە دەرەیەتر ئەو کەسە نییە کە مافی هەیە لەوێ کەسێکە بیر لە حەق دەکاتەوە بیر لە عەدالەت دەکاتەوە یعنی جاری وا هەیە بۆ ئەوەی فعلەن ئەم عەدالەتە جێبەجێ ببێ دەوانێت تۆ پێویستیت بەوە بێ ئەمەی کە مافی تۆیە بکەیتەوە قوربانی بەوەی عەدالەتەکە بۆی شتێکەیە ببینێت شتێکەیە بە عادلی بچێتە جێگەی خۆی تۆ لێرە وەکو کەسێکی عادل ئیشت ئەوە نییە جەنگ بۆ بەشی خۆت بێت ئیشت ئەوەیە عەدالەتەکە بێنێتە ئەراو ئەی کەسێک کە فعلەن عەدالەت باڵاتر نەبێ لە لای لە مافێک لە پارەیەک لە نازانم چی ئیمکانی ئەوەی نییە بتوانێ ئەوە بدۆزێتەوە کە پەیوەندی ئەمانە دەخاتەوە ناو هاوڕوانی بەپێی عەدالەت و هەر یەک لەمانە بگاتە ئەوەی کە کەس حەقی نەخوراوە ئەم ئیشە ئاسان نییە و کەسێک بیەوێ بەخشندە بێ ئاسان نییە یعنی لەناو یاریدەبێ بیتە دەرەوەی یاریە بەڵام هاتنە دەرەوە بۆ دەرەوەی یاریەکە یانیەوە نا یاریەکە واز لێ دێنی یا یاریەکە نە سەیری ئەم یاریە دەکەی چکە یاریەکە بەپێی نەرید دەکرێت و نەرید جاری وا هەیە ڕێگە دەدا ناحەقی بکرێت قانون یعنی چونکە قانون بەپێی بارودۆخ دەگۆڕێت دادەندێ بۆ کاتێکی دیاریکراو کە بارودۆخێکی دیاریکراو هەیە ئەم قانونە بارودۆخەکە گۆڕاوە بەڵام قانونەکە هەرماوەتەوە ئەو کاتە ئەو قانونە زۆر دەکات لەوێ چونکە بارودۆخەکە گۆڕاوە بۆ نمونە جاران
ژن هەلی ئەوەی نەبووە کە ئیشکا لە دەرەوە لە ماڵەوە وەک پیاو لە دەرەوە ئیشی ئێستا ژن لە دەریشەوە ئیش دەکا و ئیشی ماڵەوەش دەکا و بۆ نمونە پیاوەکە ئیشی ماڵەوە چونکە بە پێی نەریتەکەی پێشوو ژن دەبێت ئەوە ئیشەکەیەتی ئەمی تریان دەیکاوە وەکو بڵێ لەسەر حسابێکەوە دەیکا لەبەرەوە دەبێت ئیشەکەی ئێوەش بکا و ئیشەکەی دەرەوەش بکا لێرە یانی تۆ ئەگەر فعلەن دەبێت لەم دۆخا لەم بار و زروفا دەبێت ئەمە ینی ئەم نەریتەی کە پێشتر هەیە دەستی لێ بدەیوە بۆەوەی زوڵم نەکرێت ینی بۆ ئەوەی عەدالەتەکە دروست بێت تۆ دەبێت دەم فعلەن دەستکاری نەریتەکە بکەی بۆچی چونکە زروفەکەش زروفێتی ترە یعنی ئەم نەریتە و ئەم یاسایە کە بۆ کۆمەلگایەک دەبێت کە ژنەکان لە ماڵەوە کار دەکەن دابەشکردنی کار ئاوایە کە ژن لە ماڵەوە کار بکات و پیاو لە دەرەوە کار بکات یاسایەکە بە تەڵکی کۆمەلگایەکی تر نایە کە ژن دابەشکردنی کار ئاوا نییە ژن دەبێت لە دەرەوەش کار بکا و لە ماڵەوەش ئێمە لەگوێ تۆ دەتوانی بۆ نمونە ئەمە نەریتەکە ئاوایە تۆ بە پێی نەریتەکە حەقی خۆتە ئەوە ژنەکە سەر بەخۆ ئیشی خۆی دەکات کەیفی خۆیەتی لەبەرەوە پێزانی دەدەیە بۆ ئیشەکە چونکە سەر بەخۆ کردوێتی ئەو ئیشەکە وا دابەشکراوە لە ماڵەوە بێت هەر باشە تۆ ڕێگەشت پێداوە بچێتە دەرێ ئیشکایە دەبێت مەمنوونی تۆ بێت ئەمە تەمان بە پێی نەریتە کۆنەکە کە دابەشکردنی ئاوا هین وایە ئەگەر ژن بچێتە دەرێ ئەسڵ نەریتەکەش کەنبوو دەبێت زای بدەیت یعنی قانون دەبێت زای بدە ئەگەر وا ڕێکە نەریتەکە ئاوا بێت ئەی کاتێک بۆ نمونە زروفەکە گۆڕاوە کە ئێستاش ئەو هەلە هەیە ژن بچێتە دەرێ ئەویش ئیشکە تەمەن لە کۆمەلگایەکی دەرێکەوە ئەو کاتە دەبێت یاسایەوە بێڵینەوە ئەو کاتە دابەشکردنی کار گۆڕا وا دابەش نەکرا پیاو ئیشی دەرەوە ژن ئیشی ماڵەوە بکە دەستکاری دابەشکردنی کارێک سیستەمی دابەشکردنی کارت گۆڕی ئەو کاتە دەبێت چیش گۆڕی یاساکانی کە چاودێری ئەوە دەکەن بۆ زوڵم و عەدل و ئەوەی کە ڕەبتی بە مافۆ هەیە دەبێت ئەوەش دەستکاری بکەی ئەی ئەوە کێ دەیبینی ئەوەی نایبینێ کە هەر خەریکی جێبەجێکردنی نەریتەکەیە کەوەی لاقەی بە عەدالەت و شتەوە نییە ئەوە دەیبینێ کە فعلەن مافی خۆی نامێنێت کە ئەمەی بۆچی چونکە بیل لە حەق دەکاتەوە لەویا تۆ مافی خۆتە مافەکە بە تۆیە بەڵام بە پێی نەریتەکە مافەکەی پێداوی نەریتەکە بەڵام ناحەقی دەکەیت بەڵام ئەو شەرعیەتی پێداوی ڕایەتی پێداوی ناحەقەکە بکەیت چ کاتێک تۆ دەزانی ئەمە ناحەقیە کە فعلەن تۆ مافەکە نەبینی حەقەکە ببینی حەقەکە شتێکە و مافەکە شتێکی ترە چی حەقە و چی حەق نییە ئەمە شتێکە نەک چی حەقە بۆ من و چی حەقە بۆ من نییە چی مافی منە و چی مافی من نییە نە چی حەقە لە خۆیە بەبێ من ئەو کاتە من لێرە بیر دەکەمەوە هەز دەکەم ئەم نەریتە لەبەر ئەوەی بار و دۆخەکە گۆڕاوە فعلەن ئەگەر جێبەجێ بکرێ زۆڵم نەکرێت ئەو کاتە دەبێت لەچی بکەینەوە یان دەبێت دابەشکردنی کارەکە کە زوڵفەکە گۆڕاوە و ژیان گۆڕاوە و چوەتە پێشەوە و ئیشی تر دروست بۆ کە جۆرێکی تر ئیشەکە گۆڕاوە دابەشکردنی کارەکە وەکو ئێستێکە ئەوەی کە بەسەر ئێمە هاتووە کە جاران زۆر بە کەمی ژن لە دەرەوە ئیشی دەکرد بەڵام ئەگەر بگەڕێنەوە تەمەن باسی سەرەتای مۆدێرن سەردەمی مۆدێرن دەکەم ئەگەر بگەڕێتەوە بۆ پێشتر ژن و پیاوی کورد هەمیشە پێکەوە یانی دابەشکردنی کار بە ئاوا نەبووە کار دابەش بکرێت لە ماڵەوە ژن ئیشکا و لە پیاو لە دەرەوە بێت وە ژن ئیش لەگەڵ پیاوە چوەتە دەرەوە بۆ ئیش بەڵام بەهۆی ئەوەی کە سەردەمی مۆدێرن دێ
ئەمە تۆزە وای لێ دێکە بۆ نمونە پیاو بتوانێت زیاتر بچێتە دەرێ هەرەکەی بۆ باشتر بێت لە ژن لە ماڵەوە بێت وە دابەشکردنی کارەکە بەپێی ئەوە بێت کە ئەو لە ماڵەوە ئەم لە دەرەوەیە ئیش دەکات ئێکە ئەمە گۆڕاوە تۆ دەبێت چی بکەی ئەوە تۆ لە ناو ئەو سەردەمانە ژنە دێناوە ژنەکە دەچێتە دەرەوە کار دەکات وە دێتەوە ماڵێکی ئیش دەکات تۆش دەچیتە دەرەوە ئەو کار دەکەیت و بەرام دێتەوە ماڵ پاڵ دەدەیتەوە ئەو دەبێت بێتەوە ماڵ چێشتەکەش بۆ لێنێ ئەی باشە لێرە یعنی ئەگەر فعلەن تۆ حسابی مافی خۆت پێ بە پێی نەریتەکە ڕۆژبەوە لە هەموو خەڵکوا دەکاوە بەژوا دەکەین و تەواو بەڵام کاتە چاوت لە حەق و ناحەق بوو چاوت لەوە بوو کە زۆرم لەویتر نەکەیت ئەو کاتە ناتوانانی ئاوا بێڵی ئەمە بڕوە دەبێت حەلێکی بێت حەلەکە لە زەرری توایە یعنی تۆ بە پێی نەریتەکە مافەتەیە بەڵام نادەبێت ئەمە یەکە بیان موشتەجیا بکرێتەوە دەمیزە لە بابەتی شەترەنجەکە باسی کەم کە چۆن نەریت حەق و ناحەق دیاری ناکات بەڵام دەکرێت لە نەریتێکە بێ هەموو نەریتێک دەبێت بە پێی لە ئەساسەوە بە پێی مەوزوعی عەدالەت دانراوە یعنی وا دانراوە کە عادل بێ نەریتەکە وا دانراوە بەڵام لەبەر ئەوەی زروف دەگۆڕێت بە پێی ئەو زروفە لەوانەیە ئەو نەریتە عادل بێ و ئەوانەی کە عەقلیان پێشکاوە لەو کاتاکە بیریان کردووەتەوە تەشریعەکەی وا کراوە کە عادلانە کارەکە بکرێت بەڵام کاتە زروفەکە گۆڕاوە و دابەشکردنی کار گۆڕاوە پێشکەوتن لە ئامێرەکانی بەرەمێنانە گۆڕاوە وامانە هەموو تەسیر دەکەنە سەر ژیانەکە و ئەوە پێویست بووە کە ژنیش لە دەرەوە ئیش کات بۆ من ئەو کاتێتر ئەوانەی کە فعلەن دەرک بەوە دەکەن کە ئەم نەریتە لەبەرەوەی بارودۆخەکە گۆڕاوە ئەگەر جێبەجێ بکەین زۆڵمە ئەو کەسانن کە بیر لە مافی خۆیان دەکەنەوە بە پێی نەریتەکە ئەو کەسانن کە بیر لە عەدالەتەکە دەکەن لەبەرەوە دوو حاڵەتی دەبێت لەیەکی جاکەی یعنی تۆ لەم دۆخە نەبی کە چاوت لە مەوزوعی عەدالەتەکە و حەقەکە بێت تۆ بەبێ ئەوەی بە خۆت بزانی نەریتەکە جێبەجێ دەکەی لە مەسلحەتی خۆت ئەوانەی دەستکاری نەریت دەکەن لە ناو کۆمەلگا لە ڕاستیە ئەوانن کە چاویان لە مافەکان نییە چاویان لە عەدالەتەکەیە ئەمە جیازی بێت کاردا بەشکردنەکە تقریبا طبیعیە یعنی ژن مناڵبانیەیە پیا و بازوویەیە بەس شتەکە وایە یعنی ئێستا کە ئەمە دەستکاری کراوە انحرافی بێنم دکتۆر یعنی ژن ئێستا فەرمانی پاراستنی زۆر جێبەجێ ناکات تاکی شەر جێبەجێ ناکات بەس لەبەرەوەی لە دەرەوە پێش بکات کە ئیشەکەی لە ڕاستی ئاخر ناتوانیەوە چونکە تۆ ئێستا لەناو حیواناتیشان نەریت هەیە جاری وایە بڵێن ئینەکە بنێکە دەچیە خۆراک بەیان دەکات بۆ بێچووەکان وەکو دابەشکردنەکە ئەمە عیلاقەی بەینەوە نییە چونکە ئەمە عیلاقەی بە مەوزوعی ئیش عیلاقەی بە پاراستنی تاکەوە هەیە جێبەجێکردنی یاستای یعنی ناکات یعنی ئەو لە کۆمپانیا ئەگەر تاقەتی مناڵ بەخێبردنی نییە ئازاری مەبەستم چییە؟ دووش دەیە تێکەڵ کراوە لێرە مەوزوعی دابەشکردنی ئیش پەیوەندی بە بەرەمێنانی ئەو کەرەستەوەی هەیە کە تاکەکان ئەگەر بیبێنە ناو ژیانە بایۆلۆجیەکە بۆ مانەوەی بایۆلۆجی خۆیان پێویستیان بێتی یعنی بۆ پاراستنی تاکە بۆ پاراستنی جۆر نییە لە پاراستنی جۆرە بارگەکە کە باسمان کرد ڕۆڵی خۆی دەبینێ بەس لەمیان نێر نەو دەور نبینێ لە مەوزوعی ئیشەکە چونکە ئەمە بۆ پاراستنی تاکە نەک بۆ پاراستنی جۆر یعنی ژن مێ ئەگەر پیاویش نەبێت دەبێت بچێت نانەگە بێ بیخوا دەبێت چونکە ئەمە عیلاقەی بە پیاوەوە نییە مێوە نێرەوە نییە نێر و مێ لەو شوێنە فرمانەکە دەیانگرێتەوە کە فرمانی پاراستنی جۆرە دەبێت کۆ ببنەوە بۆ وەینەوەیە بکەنەوە لەبەرەوە دەبێت شوێنی جێبەجێکردنی فرمانەکان تێکەڵ نەکەین
فرمانی پاراستنی جۆرە سەر ئەوەی کە دەکرێتە ناو دنیای کارەوە ئەمە عیلاقەی بەدادن یان بە هیچ شێوە پەیوەندی بە فرمانی پاراستنی جۆرەوە نیە. پەیوەندی بە فرمانی پاراستنی تاکەکانەوەیە. ئەمە کاری جەماعیە کۆییە مرۆڤەکان دەیکەن بۆ ئەوەی لە ژیانە بمێنەوە، بۆ ئەوەی جێگەیان هەبێ، سەرمایان نەبێ، فلان نەبێ، فساد نەبێ. ئەمانەی کە وا دەکەن من وەک تاک بمێنەوە نەک جۆرەکەم بپارێزم. ئەوی دنیا فرمانی پاراستنی جۆرە لەبەرەوە ناتوانین تێکەڵکەینەوەی کە لە منەکەی ئەویترا باسم کرد ئەمە دەبێت بچینە ناو بەشێکی ترەوە دواتر کە دەچەم ینی دوای خێزان کە باسمان کرد اینجا دەبێت بینە سەر ئەوەی ئەم یەکە کۆمەڵایەتیانە کە خێزانن تاکن ئەمانە چۆن لەگەڵ تاکەکانی تر کە خێزانەکانی ترن بە چ نەریتێکەم پەیوەندی ڕووسەبێت. ئەو کاتە تۆ لە خێزانەوە ئێمە بەرەو کۆمەلگا دەچین. لەناو کۆمەلگا ئەو کاتە لەوێش سیستەمی پاراستنی جۆر هەیە و سیستەمی پاراستنی تاک هەیە. لەسەر لەناو خێزانە سیستەمی پاراستنی تاک ئەوەیە کە خێزانەکە وەکو تاکێک یعنی دەمێنێتەوە خۆی بەهێز دەکات لە ڕێگەی جێبەجێکردنی فرمانەکەی ترەوە. بەڵام فرمانی پاراستنی جۆر عیبارەت نییە لەوەی کە لە نەوەیەک بخاتەوە، یعنی منداڵ دروست لە فرمانی پاراستنی جۆرە ئەو کاتە ئەو خێزانە دەبێت لە قەبەکەی خۆی پارێزێت. دەبێت خێزانی فلانی ئەم خێزانی فلانیە ئێتر خێزانی فلانیە بڵێ خێزانی قازیەکان بۆن بنەماڵەی خازیەکان ئەو کاتە دەبێتە بنەماڵەیە کە تۆ دەبێت هەویەکەی بپارێزێت بە درێژایی زەمان. ئەی چۆن ئەم هەویەی دەپارێزێت؟ ئێتر جاری وایە ژن و ژنخوازی ناوەکی دەکرێت بۆ پاراستنیەوە یا ژن و ژنخوازی دەرەکی دەکرێت کە ژن و ژنخوازی دەرەکی کرا و کاتە ژنە دەڕواوە کووا بێ فعلەن کولەن لە خێزانەکە پشرابێت. کۆمەڵە بابەت هەیە کە دەبێم دواتر بچمە سەریان هەیە سەرم بابەتان. یا لەناو کۆمەلگا موزۆی دابەشکردنی ئیش بوو. جاران جوتیار و ئاغا و ئەمانە بۆ ئیتر ئەمانە دێتە پێشەوە لەناو ئیشیشا بە ئەمان شێوە یەکەی ترمان هەیە کە فرمانی پاراستنی تاک و فرمانی پاراستنی جۆر جێبەجێ دەکات چونکە ئەم دوو فرمانە لە ڕاستیدا هەر تەنهایی گیانە بایۆلۆجیەکەنی. لەناو گیانە کۆمەڵایەتیەکەشا هەن بەڵام جێبەجێکردنەکەیان بایۆلۆجیانە نییە. جێبەجێکردنەکەیان فۆرمێکی تری هەیە و نەریتەکەی جیاوازە و نەریتەکەیش هیچ ڕەبطێکی بە نەریتە بایۆلۆجیەکەوە نییە. ئەمان هەموو دەبێت جیا بکرێتەوە ئەوە بزانین چۆن. و ئەمەش بیرتان نەچێت کە باسی دەکەیت هەر لە چوارچێوەی ئەوایە کە چۆن لە پەروەردە لە ڕێگەی پەروەردەوە ئێمە نەریت گیان دەخێنە ناو ئەم منداڵەوە. و من کاتێ لێرە باس لەوە دەکەم ئەم منداڵە کەرەستەیەکی بایۆلۆجیە بۆ خێزانەکە لە ڕێگەی ئەو پەروەردەوە کە ئێمە ئەو نەریت و زمان و شتە دەخێنە ناو منداڵەوە ئەم منداڵە دێنینە ناو گیانەکەەوە وەکو بوونەوەرێک کە پێی دەڵێن برا منداڵی دایک و باوکەکە و برای خوشک و براکە. ئەم برایە تر ئەو منداڵە نییە. بۆچی چونکە ئەم منداڵە بۆ نمونە نێرە و بەپێی مینە بایۆلۆجیکە وتمان بارگەی نێر و بارگەی نێر کۆ دەبێتەوە بۆ پاراستنی جۆر. بەڵام ئەم منداڵە کە دێتە ناوەم خێزانەوە لەناو خێزانەکان مێ هەیە و نێریش هەیە بەڵام بۆیان نییە فرمانی پاراستنی جۆری کەواتە پەیوەندەکەی شتێکی ترە و نەریتێکی تر هەیە چونکە نەریتەکەی تر نەفی دەبات. لەوی تا دەڵێ بۆ دەیە لەوی تریا دەڵێ بۆ نییە. لەوی تریا لە گیانە بایۆلۆجیکا دەبێت ئەمیان نابێت. کەواتە نەریت گۆڕاوە کە نەریت گۆڕاوتمان گیان دەگۆڕێت. ئەم منداڵەش کە تۆ پەروەردەی دەکەی هەر لەگەڵ پەروەردەکردنا سایکۆلۆژی بە جۆرێ ڕێک دەخەیتەوە کاتێک دێتە ناو ئەو خێزانەوە ئیتر ناتوانێت مێکان وەک مێ ببینێ خۆشی وەک نێر نابینێ لەگەڵەوانە و ئەم منداڵە ناتوانێت دایکی وەک مێ ببینێ ناتوانێت خوشکەکەی وەک مێ ببینێ و خوشکەکەی بۆ بینینی ئەم مێ نییە و ئەم بۆ بینینی خوشکەکەی نێر نییە و ئەمانە پەیوەندی نێرومەکان نییە لەناو خێزانەکە. ئەسەر نێرومێ وجودی نییە لەناو خێزانەکە. نێرومێ تەنها لای ژن و پیاوەکە هەیە
کەوتم دەکەونە سەر مەرزەکە لە بینی گیانە بایۆلۆجیەکە و ئەم دیوە بەڵام ئەم ژن و پیاوەش کە دەبن بە دایک و باوک نێرومێنیان نامێنێت باوک نێر نییە بەنسبەت کچەکەیەوە وە کچەکەی بەمێ نابینێ و ئەمە ئەوەیە کە تۆ شۆڕش دەکەی بەسەر یاسا تەبیعیەکە یاسا بایۆلۆجیەکە ئەمە شۆڕش یەکەم شۆڕشی ئینسانە خێزان یەکەم شۆڕشی ئینسانە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەیەوە شۆڕش کرا بەسەر ئەو یاسایە کە دەڵێ جا دوو بوونەوەری هاوجۆری جیابارگە ئەوانە بۆیان دەبێت فەرمانی پاراستنی ژۆر جێبەجێکە لەمی ترا دوو بوونەوەری جیاوازی هاوجۆری جیابارگان بۆیان نییە فەرمانی پاراستنی ژۆر جێبەجێ بکەن کە بۆشیان نەبوو تۆ ئەم منداڵە پەروەردە دەکەی یعنی ئەندامەکانی خێزان دەبێتە ناو گیانەکەی ئەوە لە ناو گیانەکەی ئەوە دایکی مێ نییە دایکە خوشکەکانی مێ نین دایکن ئەمانە نابن بە بابەت بۆ ئەو بۆ فەرمانی جێبەجێکردنی فەرمانی پاراستنی ژۆر لەبەرەوە لێرە کولنە دنیایەکی تر هەیە و ئەمانە ئیتر چیتر وەک بوونەوەری بایۆلۆجی یەکتر نابین تەنانەت مەوزوعی پاراستنی ژۆر و پەیداکردنی خواردن دەگۆڕێ لێرە ئەم تاکە ئیشێکی کۆیی دروست دەبێت پێکەوە ئەم ئیشە دەکرێت ئەوەی کە لە توانایە هەیە ئیش دەکات هەتا وای لێدێ ئەسڵ پاراستنی من تا وەکو بوونەوەرێکی بایۆلۆجی گرنگ نییە من ئامادەم لە پێناو خوشک و براکانمان لە پێناو باوکمان خۆم بدەم بە خوشک پاراستنی جۆر پاراستنی تا کووە یعنی من فەرمانی تەنانەت پاراستنی تا کەڵتەوەشێنمەوەی بایۆلۆجیەکە لە گیانە بایۆلۆجیەکە ئەمەی کە بڵێن ئەمە لە دوان کەوتووەتەوە و لەویایە بەڵام ئەمە تیا دەچێت ئەمە گرنگ نییە لە لای تیا دەچێت ئاژەڵەکان گرنگ نییە ئەوەی کە کێ تیا دەچێت و کێ تیا ناچێت مەوزوعی ئەوەی کە بێچووە جارێ ئەمە هەر بە یاسا سروشتەکە جارێ بەشێکە لە جەستەی ئەم دەبێت لە زمنی جەستەی خۆیان بیبارێتێت لەبەرەوە لێرە شتەکان هەمووی دەگۆڕێت وەکۆتو کە تۆ دەیتە ناو کۆمەڵگاوە کە دەیتە ناو تەنانەت پیشەکانەوە ئێستا ئەو گەریلایانی لە شاخن و بە جۆرێک پەروەردەکراون کە ئەوانە نێرومێ نین بۆ یەکتر ئەوان ناتوانن یەکتری وەکو نێرومێ ببینن وەکو چۆن منداڵەکە ناتوانێت دایکەکە وەک پێ ببینێت و ئەمە جیا لە ناو جیانی یەکتریا بۆ یەکتری نێرومێنی نابن بە بابەت و ئەمە کە تۆ لە ناو خێزان ناتوانیت یعنی کراوە بێت مرۆڤ ئەوی تر وەک نێسێرنەکە دەکرێت تۆ لە شوێنی تیشە ئەمە مەوزوعە بایۆلۆجیەکە نییە بایۆلۆجیەن ئەم شتە ڕانەگیراوە بایۆلۆجیەن پەیوەندی نێرومێ لە ناو خێزانان ڕانەگیراوە ئەمە بەنەریتی کۆمەڵایەتی ڕاگیراوە بەو دروستکردنە ڕاگیراوە بەو پەروەردەکردنەکە تۆ ئەمە تعریف دەکەیتەوە لەناو ئەمە خوشکەکە تعریف دەکەیتەوە وەک خوشک دایکەکە تعریف دەکەیتەوە وەک دایک ئیتر لێرەوە ئەو لەناو ئەو جیانە دایک دەبینی دایکیش بۆ ئەو مێ نییە بابەتێکی سێکسی نییە ئەمە مەوزوعی جیهانە ئەم نەریتانە هەمووی دەستکاری دەکرێت لەبەر ئەوە تۆ ئەگەر هاتوو بۆ عایلەکەت ئامادە بووی تیاچیت تۆ یاسای چیت تێکشاندووە یاسا بایۆلۆجیەکە تێکشاندووە یاسای ئەو یاسایە تێکشاندووە کە لە ڕووی بایۆلۆجیەوە حکمت دەکات یان تۆ توانیتە لێی دەرچی ئەلێرەوە ئێمە دەتوانین بڵێین ئینسان کاینێکی بایۆلۆجی نییە چونکە دەتوانێت لەژێر ناو ئەو جیانە نییە دەتوانێت لەژێر ئەو یاسایانە بێتە دەرێ بەڵام زیندەوەرێک ناتوانێت بێتە دەرێ سرچنە لە ناو جیان و ئێمەی مرۆڤ سەرەتا کە منداڵین سژنین لە ناو زیندانین دواتر دەیێنەینە ناو ئەم جیانە مرۆیەکە بەچی بە نەفیکردنەوەی سیستەمی جیانە بایۆلۆجیەکە و جارێکی تر هێنانەوەی بەو شکڵی کە خۆ نەریتەکە دەیەوێت
نەک بەو شکڵەی لە ژیانە بایۆلۆجیەکە کردوێتی بە فرمان وایە دەبێ وابێت نازانم لەسەر وازان و ڕۆشنە زۆر گرنگ بووە و دوو جیانە جیاکەمەوە ئەتامان گیانی پیشەکانەیە جیاوازە لە گیانی خێزان ئەمانە دەبێت هەنگاو لە هەنگاو لە بەریان بڕۆین هەنگاو لە هەنگاو دەبێت بڕۆین چۆن گیانی خێزان لەگەڵ گیانی دەرەوەی خێزان ئەمە فەرقەکەی چییە؟ پەیوەندی نێوان خێزانەکان لەگەڵ پەیوەندی ناوەکی بوونەوەرەکانی ئەندامەکانی ناو خێزان لەگەڵ پەیوەندی خێزانێک بە خێزانێکی ترەوە چییە؟ ئەی پەیوەندی ناو پیشەکان چییە؟ ئێوە کۆمەڵە مامۆستان پێکەوە لە ناو مەکتەبەکە ئەم پەیوەندی چییە؟ ئەمانە دەبێت بوو پەیوەندیەکان ببینین چییە؟ بۆچی چونکە تۆ ئەمانە دواتر دەخەیتە ناو ئەم گیانە دروست دەکەیتەوە لە ناو مێشکی منداڵەکانە بە نەریتەکانەوە و ئەلێرەوە دایمە بابەتەکە پەیوەندی بە پەروەردەوەیە یعنی من ئەو شتێک کە ئێمە کە گرنگی پێ نادێ لە پەروەردا تەنانەت گرنگی بە ڕێگاکانی بردنی گیانەکە بۆ ناو منداڵەکە دەدێت چۆن ئەم ڕێگایانە فعالکەین من ئەمەم باستۆتەوە بۆ شوێنێکی تر ڕۆشن دەکەمەوە بوایە و شوێنە ڕۆشن بێت ئەویش ئەوەیە ئەمەی کە دەیبین بۆ ناو ئەو منداڵە گیانەکەی پێ دروست دەکەین ئەمە چییە؟ وە کێشەکان لە ڕێگایان نییە لە ڕێگاکانی وتنەوەی وانە و پەروەردەکردن کێشە لەوایە کە ئێمە ئەو گیانەیە کە لە ناو منداڵەکە دروستی دەکەین بۆی بێنینە ناو ئەو گیانەوە ئایا ئەو گیانەی ئەوەیە ئێمە مناڵەکەی بۆ بێنین یا بیبینە ناو منداڵەکەەوە یعنی جاری وایە ئینسان لە ناو ژیانە دەگاتە شوێنە هەست دەکا گوناحی دەگا ئەسەر منداڵ بێنێتە ناو ئەو ژیانەوە هەست دەکا منداڵە وێران دەبێت هەست دەکا منداڵە یعنی دنیاکە دۆخێکە کە تۆ هەست دەکەیت ئەم منداڵە ڕێک لە بەهەشتەوە دێنیتە ناو ژیانە ئەلێرەوە ئێمە دەبێت بیرکەینەوە لەمە دەست من تا 100 ساڵی تر خەریکی ئەوە بم ڕێگاکانی پەروەردە فعالکەم بۆ ئەوەی ئەم گیانە بە خێرایی و بە سەریعی و بە باشی بخەمە ناو منداڵەکان ئەی گیانەکە ئەمە دەبێ باس بکرێت بۆ ئێمە دەبێ ئەمە باس بکرێت و دەبێ ئەمە ڕوون بکرێتەوە و دەبێ ورد و درشتی بزانین دەبێ پەیوەندیەکان بزانین دەبێت گیانەکان لە ناو گیانەکان بزانین مرۆڤ لە ناو یەک گیانە نییە مرۆڤ لەحزەی هەیە حەیوان کاینێکی بایۆلۆجی سەرڕا لەحزەی هەیە چوزانم فریشتەیە هەنێ ئەمانە هەمووی کۆمەڵە گیانی و ئەم مرۆڤە دێت و دەڕوا و خۆی اختیار دەکا لە ناو کام گیانە بێت و ئەو گیانە اختیاری دەکا ئەوی تر لە یعنی ناتوانێت لە یەک کاتا لە هەردووکیان نابێت لە یەکیان نەدەمێنێتەوە وەلەو یەکات بۆ نمونە توانە مرۆییەکانی و ئەم شوێنەی گەشتە لەوێ تریانە بۆ نمونە توانە بایۆلۆجیەکانی گەشتە لەگەڵ لە دۆخە بایۆلۆجیەکانی ئێتر یعنی ئەو دەدا ئەوەی کە دەیخوا بیری لێکاتەوە ئەوەی یعنی چوارچێوەی بیرکردنەوەی لە بسمولایە لە ناو گیانە مرۆیەکە کۆمەڵایەتێکە جۆرێک دەبێت لە ناو گیانە ئەخلاقیەکە کە گیانێکی ترە ویش چونکە گیانێکی سەر و نەریتیە ئەوەیە کە مراقەبەی عەدالەت دەکا نەک ماف و ئەم گیانە شوێنێکی ئینسان تایە پێدەگا کە جیاوازە لە ئەو توانایە کۆمەڵایەتی و پیشەیانێک کە ئینسانەیەتی ئەمانە هەمووی وەکو توانە لە هەر ئینسانێکە هەن و خۆی ئینسانەکە مەیلی بۆ کام گیانەیە دەکەوێتە ناو ئەو گیانەوە و لەناو ئەوە دەمێنێتەوە و لەویا توانەکانی دەبات پێشەوە لێرە کۆتایی بە